ئەم گرتە ڤیدیۆی تۆڕی میدیای ڕوودا و کە پیاوێکی کوردە لەلایەن سەربازێکی سوپای عێراقەوە هێرشی دەکرێتە سەر لە کاتی خۆپیشاندانی خەڵکی گوندەکانی حەسار و شوان دەنگدانەوەی گەورەی لێکەوتەوە بۆ داوای لێبوردن لەسەر ئەو مامەڵەی سەربازەکە فەریق عەلی فرێجی فەرماندەی ئۆپراسیۆنەکانی کەرکووک سەردانی ناوچەکەی کرد و لەگەڵ خەڵکی خۆپیشاندەر کۆبووە. مامکەریم ئەو پیاوەیە سەربازەکە هێرشی کرد لەسەر. مامکەریم تەمەنی لە پێناو ئازادی و بەدیهێنانی مافی گەلەکەیدا بووە. 3 برای شەهید بوونە لەو ڕێگەیەدا. ئەو لە وەڵامی داوای لێبوردنی فەرماندەی ئۆپراسیۆنەکانی کەرکووک گوتوویەتی خۆپیشاندانەکەیان بۆ بەرهەسێنانی مافەکانیان بووە بۆیە گەر داواکاریەکانیان جێبەجێ بکرێ بەدڵێکی گەورەوە ئەو ڕووداوە لەبیر دەکات. شەوش پێمی و داوای لێبوردنی لێکردم وتم لێبوردن من ئەوەیە ئەگەر تۆ ئەم داواکاری من جێبەجێکەی داواکاری شخصی خۆ نییە داواکاری بۆ خەڵکی مەتیقەکەمە من وەکو مختار وەک لە ڕێگای ڕێخستن و ئەم شتانەوە ئیشەکەم کادیرێکی مەتیقەکەم ئەگەر تۆ ئەم ئیشانم بۆ بکەیت من لە حەقی خۆم ئەبورم چونکە ئێمە بە درێژای زەمان خۆمان هاتین لە هەشتاکانەوە تا ئێستا زۆر جار لەمە خراپترشمان بەسەر هاتووە لەلایەنی حکوومەت وڕژێمی بەعسەوە. خەڵکی ئەم ناوچەیە ساڵانێکە بەدەست دەیان کێشەوە دەناڵێنن لەوانە ڕێگری بازگەکان داهاتوچۆ و بردننی بەروبمەکانیان و وەرگرتنی بەرتیل لەلایەن هەندێک لە کەسانی سەر بەدەستگا ئەمنیەکانەوە چاویان لەوەیە بەڵێنەکانی فەرماندەی ئۆپراسیۆنەکان کۆتایی بەو دۆخە بهێنەیە. ڕۆیشتنی حیوان لە سەیتەرەکان ئەمە کێشەیەکی گەورە بوو ڕێیان پێنادا فەلاح وەکو ئیشی کشت و کاڵی با بڵێن هێنان و بردننی تۆزە قورس بووە لەو ڕۆوە بەڵام وادی هەمووی داوە چارەسەری بکات و وابزانم هەر ئێستش دانەیەکی گر لێە کۆمەڵێ بەڵێنە کێشەی ئێمە هەرە سەرەکی بۆ خەڵکی ئەم ناوچەکە زیاتر بازگەکانە لە قەزەی بازگەکانە تەداخلی زۆر بابەتی کردو کە ڕەنگە شخصی بێ بەڵام ئەو ئامادەی پیشانداوەتی من جێبەجێکم. لە دوای خۆپیشاندانی خەڵکی ئەم سنوورەوە ئەو کێشەی بۆ تۆڕی کارەباکەیان دروست کرا بوو چارەسەر کرا بەڵام کێشەی کەم ئاوی و نەبوونی ڕێگەوبان و کارەبا بۆ هەندێک لە گوندەکان و کەمی بینای قوتابخانە و بنکەی تەندروستی بەشێکن لە داواکاریەکانی خەڵکی ناوچەکە. ئەم ناوچەیە کە چەقی سنوورە کوردیەکانی پارێزگای کەرکووکە لە سەردەمی ڕاگواستنی حکوومەتی سەدام خاپۆر کرا و لە دوای 2023 کە ئاوادان کرایەوە تا هێرشەکانی 16 ئۆکتۆبەری 2017 هەندێک خزمەتگوزاری پێگەیشت بەڵام بەپێی خواستی خەڵکی ئێرە نەبوو. لەو کاتە بەدواوە دەستی خزمەتگوزاری لێرە بڕابوو بەڵام خەڵکی ئێرە سوورن لەسەرمانەوە و پێداگرن لەوەی دەبێت خزمەتگوزاری بگاتە ئەوانیش. هەردی محەممەد ڕوودا و گوندی حەسار لە سنووری پارێزگای کەرکووک.